ئەمڕۆ کوتیمێک لە مەڵبەندی 12 شارە زووری کۆمەڵی ئیسلامی و ئەنجومەنی سێ سادقی کۆمەڵی ئیسلامی بە مەبەستی بانگەشەکردن بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ناوچەی پیشەسازی شاری سێ سادقمان بەسەر کردەوە و هەموو پیشەوەران و کاسبکارانی ئەو ناوچەیەمان بەسەر کردەوە بە مەبەستی بانگەشە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. خۆشبەختانە زۆر بە گەرمی پێشوازیان لێکردین، خۆشحاڵی خۆیان بۆ ئەو سەردانەی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی دەربڕی، هەروەها پاڵپشتی خۆیان دووبارە کردەوە بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە میانی گەشتەکەمان بۆ لیستی 104 کۆمەڵی ئیسلامی لیستی هەڵوێست و مەردایەتی ئەمڕۆ لە سێ سادق بووین، پێشوازێکی گەرممان لێکرا. لە ڕاستیە لە سێ سادقیش خەڵک باسییان لەوە کرد کە لیستی هەڵوێست و مەردایەتی پێویستی بەوە نییە بانگەشە بکات، چونکە لە زۆر بڕیاری ئەویان داوە کە دەنگ بن بە لیستی 104، چونکە هەڵوێستەکانی شایەتن لەسەرەوەی کە لیستێکە هەڵوێستی هەیە بەدەم خەڵکۆ بووە بۆ خەڵکەژی بۆ خەڵک داکۆکی کردووە، بۆیە جێگەی دەستخۆشی بوو لە خەڵکی سێ سایەک، جێگەی دەستخۆشێکی زۆرمان لێکرا لە خەڵکی سێ سایەک بووە. خوازیار بوون ئەو ڕێتمەی کە لەو 4 ساڵی پێشووە لە پەرلەمانی بەغداوە لە پەرلەمانی کوردستانە هەمان بوو، بە هەمان نەفەس بەردەوام بین، دژی گەندەڵکاران بین، دژی سیستەمکاران بین، بۆیە پشتگیری خەڵکی سێ سایەک بۆ ئەمە پشتگیریەکی گرنگ بوو و دڵنیایان دەکەینەوە لەسەر ئەو ڕێتمە بەردەوامە بین و لەسەر ئەو هەوڵ و کۆشەی کە لە خزمەتی خەڵک بووین و بۆ خەڵک بووین هەر بەردەوام بین، پشتیوان بخوا.